کردنەوەی ڕێگای نێوان کەرکووک هەولێر لە ئێستا داوە خاڵێکی ئەرێنی باز دەکرێت، بەڵام ناوەڕۆکی کۆبوونەوەکە و مەرجەکانی لە ئێستادا پرسیاری لای ڕۆژنامەنووسان و چاودێران دروست کردووە. شتێکی وایتیان نابینم لەبەرەوەی تا ئێستا بڕیار نەدراوەکەی بکرێتەوە، هەنێ مەرج و شتیشیان داناوە، چەسپاندیان تە سەرمان، خاڵی گومریجیان داناوە لەسەر هەرێمە پردەکە دروستکاتەوە، ئەمە پردەکەی سەرەکیەکە کەی دروستەکرێتە ئێستا بەڵێن نەدراوە لەسەرەوە. خاڵی گومریژی دابدرێت زەرری بۆ هەردوو لا بێتن. کەمە بە شتێک ڕازی نەبی یەکەم جار دوای بێ ڕازی بێ، ئەمە تا ڕادەیەک بەڵگەی لەسەر لاوازی ئیتر لاوازی ئەو لاوازی هەرێم، یعنی بۆ نۆمانگ مادام ئەو شوورتانی عێراق داوایە کرد ڕازی نەبووی ئیستا ڕازیت، ئەمە خۆی پرسیار لە وەڵامە بەس وەڵامەکەی لە لای ئەو کەسانێکی ئیتفاقەکەیان کردووە. ڕێکەوتنی هەرێم و بەغدا و ڕازی بوون با دانانی گومرگ لە ناحیەی پردێ. ئەم ڕۆژنامەنووسا بە جۆرێک لە جیاکردنەوە و دیاریکردنی سنوور وەسفی دەکات. ئیستەوامان لێ هاتوو بە سنوورێ لە پردێ ڕازی بین بەکردنەوەی ڕێگاکە بە کۆمەڵێ دانیشتن و زەختکردن تەنانەت تا ڕێیەکەمان بۆ بکەنەوە. ڕێکردنەوەکەش ئێستا بە مەرج هاتوۆتە پێشەوە. مەرجێ لەوانە دروستکردنی گومرکێکی گەورەیە لە پردێ لەلایەن حکوومەتی عێراقەوە. ئەم گومرکە ئەبێتە کۆنتترۆلکردنی ئەو سنوورە زیاتر لەلایەن بەغاوە و تەسبیتکردنی وەزعەکان و دانپێنانی کورد کە بەوە ڕازی بن کە ئەمە سنووری ئێمەیە و تەواو پێی ڕازی بێن بەوە. هەرچەندە زیاتر لە 9 مانگ بەهۆی ڕێک نەکەوتنیانەوە ڕێگای نێوان کەرکووک هەولێر بەداخراوی مابووە، بەڵام لە کۆتاییدا لە ڕێکەوتنێکی درەنگوەخت و چەسپاندنی مەرجەکانی بەغدادا بڕیاری کردنەوەی ڕێگاکە درا. کارۆن محەممەد کورد ساد نیوز، کەرکووک.